یەکی ئایار لە تەواوی جیهاندا ڕۆژی جیهانی کرێکارانە. کرێکاران پشوو دەدەن و ئاهەنگیان بۆ ڕێک دەخرێت. لە شاری سلێمانیش ئەمڕۆ مەراسیمێک بۆ ئەو یادە ڕێک خرا، بەڵام بەرپرسەکان ڕیزی پێشەوەی مەراسیمەکە و بەرسێبەرەکەیان گرتبوو. کرێکارانیش ڕیزی پشتەوە و بەرهەتاوەکەیان بۆ مابووەوە. لە مەراسیمەکەدا بۆ ڕۆژی جیهانی کرێکاران نزیکەی 100 کرێکاری پاککەرەوەی شەقام و نەخۆشخانەکان بەشدار بوون. ڕوخساری ماندوویان لە بەرتینی خۆرەکەدا هێندەی دیکە ماندووی دەکردن، بەڵام بە ئومێدی هاوکاری و بەدەستهێنانی مافەکانیان گوێیان لەوتەی بەرپرسان دەگرت. پیرۆزباییەکەمان بۆ ئەوە نییە کە تەنیا ئەم ڕۆژە بە ڕۆژی کرێکاران بزانین، بۆ ئەوەیە پیرۆزباییتان لێ بکەم کە توانیوتانە بە درێژایی مێژوویەک بەیەکەوە بن، پشتیوانی یەک بن، یەکگرتوو بن، بۆی بتوانن باشتر داکۆکی لە مافەکانتان بکەن. لە سەرەتای مەراسیمەکەشدا لەلایەن چالاگرەئۆف سەرۆکی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان کۆمەڵێک داواکاری بۆ باشکردنی دۆخی کرێکاران خوێندرایەوە. زۆربەی حیزبە سیاسیەکان بە تایبەتی چەپ و دیموکراتەکان پشتیوانی کرێکاریان کردووە، بەڵام بەداخەوە هەتا ئێستا یاساکانی تایبەت بە کرێکاران لە هەرێمی کوردستان یاسای ژمارە 70 ساڵی 1970 کار و یاسای 39 ساڵی 70 دەستەبەری هی ڕژێمی فاشی بەغدایە لە کوردستان کاری پێدەکرێت. ئیلهام قادر ژنێکی تەمەن 42 ساڵە و خاوەنی 5 منداڵە و خۆی و هاوسەرەکەی کرێکارن. ماوەی 5 ساڵە لە نەخۆشخانی شار کار دەکات و بەشداری مەراسیمەکەی کرد. وەک دەڵێت وەڵڵی موچەکەمان زۆر کەمە، بەڕاستی زۆر کەمە، یعنی 270,000 بێت چی بێ بەش ناکە بەخوا نەوەڵا باوەڕەکەی معاشم وەرنەگرێتەوە قەرزەکەم هەرە بەخوا. وەڵا 5 مناڵم هەیە. ئەرە وەڵا مێردەکەش مەرکرێکارە. ئەرەڵا تر ژیان زۆر قورسە. وەڵڵی ئیحساسی چی وەڵی واموتم بە تا کرێکارین لەبەر سێبەرەکە نین، لەبەر هەتاوەکەین ئاوە حسابمان بۆ کرێت. حساب بۆ کرێکارە ناکرێ هیچ. کرێکارە بوو لەسەرم بوو کەسێکەوە شخصیت و ڕێزی بۆ دانرایە، بەس من ئێستاوە هەمووی قسەیە، کردەوەی نییە. ئەم قسانە هەمووی قسەن، کردەوە نین. شیرین عومەر کارمەندێکی دیکەی پاکەرەوەیە. باس لەوە دەکات سەرباری گرانی نرخی شتومەکەکان و زۆری ماوەی کارکردنیان و نەبوونی پشوو بۆیان، بەڵام موچەکانیان زۆر کەمە و بەشی نیوەی پێداویستیەکانیان ناکات. زۆرمانەوە بین چکا لە حوتەوانێ دەست بە ئیشەکەنە تا سەعاتێ ئیتر کاتەکەی زۆرە، چکا خۆش دەزانی ئیشی پاکردنەوە زۆر هیلاک دەکا. ئیتر ڕۆژانە ئەمە یەکشی ڕۆژێک و دوانە ئیتر ئیشی ڕۆژانە و ڕۆژە ئەیکەین، هەموو ڕۆژێ ئێمە شتە سڕینەوە شت پاکەینەوە و تا کاتی ئەوەمانە بڕۆینەوە کاتی ماڵەوەمانە. وەڵی بەنسبەت منەوانێ من ئێستا کرێتیم 5 سەرخێزانم لەواتێ بەشی نیوەی پێداویستی من نەکا، چکا خوانێ بڕسیە مناڵمەیە مەسرەفیان هەیە. خۆش دەزانی ئەم ڕۆشتیش گران بووە، بە عام شتەمووی گرانە. تر وەڵای بڵم بەشمەکا بەشم ناکە. لەیلا کەریم ئەندامی لقی سلێمانی سندیکای کرێکارانی کوردستان ئەوە دەخاتە ڕوو کە دۆخی کرێکاران باش نییە، موچەکانیان کەمتر لە 300,000 و ئەمڕۆژ کۆمەڵێک پێشنیاریان بۆ باشکردنی دۆخی کرێکاران ئاراستەی حکوومەت و حیزب کردووە. دۆخی کرێکاران لە ئێستادا بە حکمیەوەی کە نەخۆشی کۆرۆنا بەربڵاوە لە زۆربەی شوێنەکان کارەکان زۆر بە کەمی ئەڕات، بەڵام بە هەر حاڵ بەڵام کرێکارانی خۆمان ئێستا ناچاری کار لە کاردان و کاری خۆیان هەرەبێ بکەن، چونکە بژێوی ژیان لە کوردستانە ئەوە نییە کە ئینسان بتوانێت کارێکی تیانەکات و بەبێ کار بوەستێت. بەم شێوەیە تر کرێکاران تووشی کێشە و گرفتیش ئەبن و کێشە و گرفتیشیان هەیە، بەڵام ئێمە وەکو سندیکای کرێکاران پارێزەری مافەکانی کرێکارانی لە هەر شوێنێک بێت. بەپێی ئامارەکانیش لە ساڵی 2020دا 22 کرێکار گیانیان لەدەستداوە و لە 4 مانگی ئەم ساڵیشدا 10 کرێکار گیانی لەدەستداوە.